گۆڕی کەنەدی لە گۆڕستانی ئارلینگتۆن لە دەرەوەی واشنگتن یەک لە شوێنە هەرناودارترینەکانی گەشتیاریە. ئەم شوێنە هەم سەرنجی ئەو گەنجانی بۆ لای خۆی ڕادەکێشێت کە کاتی تیرۆری کەنەدی هێشتا لەدایک نەبوو بوون و هەم سەرنجی ئەوانەی لە سەردەمی کەنەدی دەژیان. من لە زانکۆ بووم کاتێک ئەوە ڕوویدا. هەموو هاوتەمەنەکانم بەڕوونی دەزانن کاتێک ئەوە ڕوویدا لەکوێ بوون. هەمووان دوای ئەوەشیان لەبیرە لەوانە ڕێوڕسمی بە خاکسپاردنی. لە جیهانیشدا ئەم دەمە لەبیر ماوە ساڵانی سەرۆک کۆماری کەنەدی وەک ساڵانی خەیاڵی دەناسرێت. وێنەیەکی خەیاڵی کە هاوسەرەکەی کەنەدی لە دروستبوونیدا ڕۆڵی هەبوو. سەبارەت بە کەنەدی ئەفسانەیەکەیە. ئەو کاتێک زۆر گەنج بوو مرد. منداڵی چکۆلە و ژنێکی جوانی هەبوو کە ئەمریکا خۆشی دەویستن. ئەو کاتەی کەنەدی کوژرا ئەفسانەکان زیاد بوون. ئێمە کەنەدیمان وەک پیاوێکی گەنج دێتە بیر. ئێمە کەنەدی وە کەسێک کە وتەکانی زۆر سەرنجڕاکێش بوون یاد دەکەینەوە. کەنەدی لە ساڵی 1961 لە تەمەنی 43 ساڵەییدا بووە سەرۆک کۆمار. لە وتەکانی ڕێوڕسمی سوێند خواردنی کەنەدی داوای لە ئەمریکایەکان کرد کە نەپرسن وڵاتەکان چیان بۆ دەکات، بەڵکو لە خۆیان بپرسن ئەوان دەتوانن چی بۆ وڵاتەکان بکەن. ئەو هەروەها داوای لە حزبە سیاسیەکان کرد پێکەوە هاوکاری بکەن. ئێمە ئەمڕۆ وەک ڕۆژی برنەوەی حیزبێک نابینین. ئەمە جەژنی ئازادی، نیشانەی کۆتایی هاتنێک و هەروەها دەستپێکردنێک و نوێژەنکردنەوەیکی گرنگ و گۆڕان دەبینین. سەردەمی سەرۆک کۆماری کەنەدی لەژێر کاریگەری شەڕی سارد، بەرەنگاری لەگەڵ شوورەی کوبا و شەڕی ڤیێتنام و کێبەرکەکانی ئاسمانی بوو. دامەرزانی سوپای ئاشتی خوازیارانە لە میراتەکانی بەردەوامی کەنەدیە. لێکۆڵەران لە بەراوردی دەستکەوتەکانی کەنەدی ڕای جیاوازیان هەیە. زۆربەیان دەڵێن کوژرانی تراژیک و دەورەی کورتی سەرۆک کۆماری بووەتە هۆی ئەوەی لێکدانەوەیەکی گونجاو لە کەنەدی زۆر دژوار بێت. بەڵام کەنەدی چەندنەوەیەک لە سیاسەتمەدارانی ئەمریکایی لەوانە سەرۆک ئۆبامای هانداوە. سەرۆک کەنەدی بەبێ تەقاندنی یەک فیشەک دژوارترین مەترسی سەردەمی شەڕی سارد واتە قەیرانی موشکی کوبای چارەسەر کرد. مافی گەنجانی ڕەشپێسی بۆ بە ئارزوی خۆیان خوێندن لە زانکۆ سەپاندووە، سوپای خوازیاری ئاشتی بۆ شوێنە دوور و نزیکەکانی جیهان هەناردە کرد. لە دەستپێکی ئەم مانگەدا ئۆباما جایزەی ئازایەتی جان ئێف کەنەدی وەرگرت بۆ بەکارهاتووی و ئازایەتی سیاسی کە کەنەدی لە وتەکانی خۆیدا ڕێزی لێدەگرت.